ئەو بێخەمیە بەرامبەر بە هێزی پێشمەرگە بۆ، بەرامبەر بە پێشمەرگە قارمان و تێکۆشەرەکانی شاق بۆ، بەرامبەر بە کەسانی بە شەیدان بۆ، بە بنەماڵەی شەیدان بۆ. لە زیاتی قەرەبووکردنەوە و لە زیاتی تەعویز و لە زیاتی ئەوانە وەکو ڕەمزەک بەڕاستی ئەوانەیە کە ئەو کاتیدا دەبەزینە ناو شاری هەولێرێ دەبوایە ئێستا لە قەڵاتی هەولێرە پەیکەریان بۆ دروست کرابایە. ئەمە کەماوتمان ئیشەڵڵا بەرهەمەکەی دەیخۆین و خەڵکیشی لەبەری دەخوا نەمازانێ ئەو حکوومەتە بێباکە بێجورئەتە ئەوها دەردەچێ. سەردەمی پێڵاوی لاستیک بووە، سەردەمی وەنەوشە نەبووە. بەشێکی زۆر لەو برادەرانی کە ئێستا دەوڵەمەندن وەکو منشم و هاوڕێکانیش پێڵاوی لاستیکیان لە پێیا بووە. کە موچەکە وەرگرت دەڵێن بە تەمان موچەی نیم هەتا جارەچکە دێتەوە، یعنی هەتا ئەو ڕۆژەی موچەکەی وەردەگرن بە تەمانیم بە سەلاحەتەن هەر باش بگوتە لە ماڵێ. لە شەڕی داعش سارەک و نیو هەر موچیان نەداینێ کاکە، بێ موچە ئەی ناکرێ، دەتو مەزبوری لەبا دەستپانکێنە بچی ئەوەی بفرۆشی ئەوەی فرۆشی بیخۆی. ئێمە لە ساڵی 1970 بووین بە پێشمەرگە ئەو کات لە تیپی 93 کۆیە دوایی نەقل بووم بۆ تیپی 99 بیتوێن. ئێمە ئەو هەموو هیلا و کوماندبوون و خەبات و تێکۆشانەمان کرد بۆ ئەومان نەکرد ئەو وەزع ئەوهای لێبێ. ئەمە بۆ ئەومان کرد هەموو خەڵکێک لەبەر ئەو ئازاری و لەبەر ئەو ڕەنج و ماندووبوونی ئەو هەموو پێشمەرگە ئەو هەموو تەسیە شەهید و ئەنفال و چیمیا باران و هیلا و کوماندبوونی پێشمەرگەی خەڵکەی لەبەری بحەسێتەوە، بەڵام بەداخەوە خەڵکەکە نەک نەحەسایەوە، خەڵکەکە تووشی کۆمەڵێک کێشە و گرفت و نەهامەتی بوو لەسەر ئەو وەزعی. باشە خەڵک خۆ بۆ ئەوەی نەکرد، خەڵک ئەو هەموو تەسیە و هیلا و کوماندبوونەیدا بۆ ئەوەی نەکرد خەڵک وای لێبێ. خەڵک ویستی ئازادێکی خۆش بەدەست بێ، ژیانێکی خۆش بەدەست بێ، بەڵام مەعەل ئەسەف دوای ئەو هەموو خەبات و پێشمەرگایەتی و شەهید و بریندار بوون و ماڵوێرانێش ئەوەش ڕەنج و ماندبوونەکەی خەڵکەکە ئێستا دەیدەنەوە. ئەو زیادەوبانەکانمانە، ئەوە ڕێگایەکانمانە، ئەوە هیلا و ماندبوونی ئەو هەموو خەڵکە و شەهید و پێشمەرگان. بۆ نمونە ئەو کانی وەتمانی خۆمان هەر 9 شەهیدمان هەیە. هەر لەگەڵ خۆم لەگەڵ کاکتەفەکانی وەتمانی یادی بەخێر کاکتەفەکە ڕۆحی شاد بێ، ڕۆحی ئێستا نەماوە لە ژیاندا. پیاوەک بوو دەتوانم بڵێم لە هەموو کوردستان پیاوەشی وا پاک و خاوێنی تێدا نەبوو، پیاوەشی وا ئازا و قارەمانی تێدا نەبوو. دوو پێشمەرگەمان شەهید بوو لەگەڵمان لەو ڕەبایەکانی وەتمانی و شەهید قادر ڕەجەب و شەهید قادر حەمەدەمین. قادر حەمەدەمین لە ڕەبای شعبێت شەهید بوو، قادر ڕەجەبیش لە ڕەبای کانیخان شەهید بوو. لێرە داستانێکمان تۆمار کرد ئەلێرە لەبەر ماڵی ئەو باقلانەی بە شایەدی ئەو کاک ئەحمەدەمان لەگەڵ بوو. 11 ئیڤا قوات خاسە دابەزی بوو، 11 قوات خاسە دابەزی بوو، ئیڤا پڕ لە قوات خاسە. جەماعەتی تیپی 99 کەرتێکمان لەو باقلانە بوو، کەرتی حەمیدی قادرزیان پێدەگوت. ئەمە ئەو کاتە مەفرەزەیەکمان لەگەڵ کاک ئەحمەدوان لە کانی وەتمان بە حکمی ئەومان خەرجکاری وەتمان بووین. ئێمە شارەزا بووین بە ئەوەی قوات خاسەکە هەموو دابەزی بوو، تەقەی لە باقلان دەکرد. ئێمە پەڕینەوە ببن ئەو پردەی ئێستا پردێکی لێ پەڕینەوە. کاک ئەحمەدیشمان لەگەڵ بوو، یادی بەخێر عەوڵە چاوشینیشمان لەگەڵ بوو، هەر نەماوە کوڕێک کەشمان لەگەڵ بوو، کاک فریات
فریادی ناوە فریادی حاجی مستەفای بێدەن ئەو لە ژیاندا ماوە لەخوا بەزیاد بەڵام ئەودا چاوشین نەماوە یادی بەخێر ئەو پیاوی ڕوحی شاد بێ پیاوەکی زۆر ئازا بوو پەڕینەوە ئەلێرە پشتمان لە قوات خاستەکانستان تقریبا 85 قوات خاستەمان ئەلێوێ کوشت سێمان بەدیرگرتن لێوێ بە ئەوەی قادر ڕەزەبمان لەگەڵ بوو بە حکمی ئیڤا ساقی ئیڤا بوو ساقی دەزانی ئەو کاتە زیادێکی ڕاکاڵمان گرت سێ کلاشکۆفمان گرت یەک ئیڤامان پڕ لە تەقەمەنی ئەشیا و ئەرزاق و شەد گرت ئەو کاتە دەبابەیەشی لێبوو لێرانە دەبابەیەشی لێبوو لەسەر خەرمانەکەیەوە کاک ئەحمەد دەزانێت ئێمە غارماندا ئێتا ئەو بینامان دەبابەکە لێ دوور نەبوو بڕواتە بێ وەمان زانی کە هەموو عەسکەریە کوژرا وەمان زانی دەبابەکە کەسی لەسەر نییە بەڵام کە گەیشتینە ڕۆخی دەبابەکە هەڵی کرد کە هەڵی کرد ئەو زە کە زانیمان ساقی لەسەرا کوێخا هەبوو دشاری مام ڕەزان پێدەگو لە تیپی 93 کۆیە بوو ئەو کاتی لە کانی وەفمان من ئەوان 75 پێشمەرگە بوون ئاربیجێکی پێوەنا لە بن دەبابەکەیدا دەبابەکە ڕای کرد ڕۆی ئەمە خۆمان بەناو ئیڤاکاندا کرد ئەو کاتە ئەمە سێ قوات خاسەمان بەدیل گرت زیادەشی ڕاکاڵمان گرت سێ کلاشکۆفمان گرت تقریبا 85 جوندی قوات خاسە کوژرا بوو ئەو کاتی ساڵی 85 ئەمە پەیوەندیمان بە ڕێخستنەکانی کۆمەڵەوە کرد ئەو بوو ساڵی 86 چوینە دەرێبووینە پێشمەرگە من لە هەر وڵاتێکی زۆر و زۆر و چەوسانەوە هەبی شۆڕشیش دەبی ئەو کاتی کە دەماندی میلەتەکەمان دەچەوسێتەوە کە دەماندی گەنج سومعی دەشتێنرێت لایەن بەعسیەکانەوە کە دەماندی دەزرێژی دەکرێتە سەر ئافرەتانی کورد کۆمەڵێک شتی لەو بابەتەیە ئەو زۆر و زۆرانەمان کە دەدی ڕۆژانە لە هەولێر لە قەزا و ناحیەکان ویزانمان قبولی نەدەکرد زیاتر لە ژێر ئەو سایە ئەو حکومڕانیە بژین ئەو بوو بڕیارماندا کە چەکی پێشمەرگایەتی بکەین نیشان و ساڵی 86 چوون بووم بە پێشمەرگە طبعا ئەو کاتی ساڵی 86 بوو وابزانم ئەو بوو موالیدی عسکەری ئەو شتانەشم هات بەحەقەت کە موالیدی عسکەریم هات ئیدی ئامادە نەبووم بچم بە عسکەری ئەوانە بکەم و لە گەڕ ڕێخستنەکانی کۆمەڵەش ئیشمان دەکرد ئەو کاتی بڵاو کراوشتی و هەمان بڵاو دەکردەوە مثلەن بۆمان داهات لە شاخی ئەو کاتی گۆڤارە کە بوو بیرم دێ ناوی دیموکراسی بووە بزانام کۆمەڵە ڕێنزەرانی کوردستان دەریە کرد ڕێبازی نوێ هەبوو ئەویش وەکو ڕۆژنامەی ئێستا بوو بەس وابزانم 15 ڕۆژ مانجێ جارێکی دەردەچوو گۆڤارەکە دوو مانگ سێ مانگ جارێکی دەردەچوو ئەوانەمان دەخوێندەوە تەسیری لەسەرمان هەبوو لەسەر چاڵێکی پێشمەرگە و شتانە لەو ڕێخستانە زۆر لە برادەرانمان هەتا لە منطقەی حاجیاوە برادێکمە بوو ناوی شوان بوو ڕێک لەو کاتێک کە بڵاو کراوەی شۆڕشی لە دیوارەکان قەیم کرد بوو ئەمنەکان لیاندا بوو شەهیدیان کرد بوو کوڕشی بەداخەوە ئیدی ئەوە بوو طبعا ئەو کاتی حیزبی بەعەز لەو پەڕی شیدەت و قووەتدا بوو زوڵم و زۆریشی زۆرە کرد لە خەڵکی کورد ئیدی ئەوە بوو هەستی کوردایەتی لامان دروست بوو کە ڕیارماندا بچین چەکی پێشمەرگایەتی لەشانکەین طبعا ساڵی 87 بوو لێرە لەو بەنەباویە حکومەت هێزێکی زۆری کۆ کردەوە پەلاماری ئەو بەنەباویەدا عەدنان خەیڕوڵڵا بەخۆی سەرپەرشتی و شەڕەیە کرد بڕوا بکە لێرە بووین لە تێنان چاومان ئاردی نەدەدی یعنی چاومان ئاردی نەدەدی ئەوەندە تێنی بوو بووین ئەو هەموو هێزش بەرامبەرمان بوو 12 ڕۆژی ڕەبەق لێرە شەڕمان کرد بەداخەوە کۆمەڵێک شەهیدماندا لێرە لە ناو ئێرە لای سماقۆری سەرچاو ئەوانە تۆپی نەمساوی ئەوانە ئێرە ئەو منطقە هەمووی ئاگری گر بوو بەڕاستی شەڕێکی زۆر سەخت بوو خواردنمان نەبوو لەبەرەوەی خواردنت ناگەیشتێ لێرە خواردنت ناگەیشتێ ئەگەر لێرە لەو دەشت و دەرەی ئەوە میوە و شتێکت دەستکەوت بایە چکە تیارە بە ئاسمانێەوە بوون معدل 4-5 تیارە لەسەر ئەو دۆڵی دەسوڕانەوە نەیان دەهێشتا تو بە وڵا خوشتیوە هات چێ بکەیان خواردن بگاتیان زۆر زەحمەت بوو هەتا لەگەڵ یەک دوو برادری سوین بە شەو بە سواری کەرەکمان پێیا کرد چوین لە نازانینێ هەندێک نانمانینە نانی تیری لە یەک دوو فەردان نان کۆکرا بۆ لێن دەرێ بە شەو هینامان ئەگەر نا بە ڕۆژ مستەحیل بووە تو دەربازبی لێرە بە تیارەی تێنێتی شەر بە هەمان شێوە هەلێرە لەسەر بەنەباوی ئەومان لێ بڕابوو وشکترین شاخی کوردستانیش ئەو بەنەباویە یەک قەتر ئاوی لێ نییە ئەو هەموو هێرشەش لەسەر بی معدل تۆپ و دەبابە و تۆز و ئەو دووکەڵ و ئەوانە ئێستا زیاتر ئەوابی یعنی بێ سەر و بەر و تێنیەبی ئەمە لێرە زۆر حەقە زۆر هیلاک بووین لەو شەڕی بەنەباوی
ئەمە تەڵەبە بووین لە سانەوی بووین لە مەسیفی ئەو کاتی ساڵی 82 مزاهرات کرا لە هەولێر ساڵی 82 لە مەسیفیشی گرتەوە تەڵەبە ئەو کاتی ئەمەش بەشداریمان کرد پاشیوی من بەڕاستی زۆر ئەوە بووم هەستام چوومە دەرێ پاشی مزاهرەکەی ساڵی 82 بوو چون بوومە پێشمەرگە هەرچەندە سام و هەیبەتێکمان هەبوو بەسەرەن خەرک احترامی عائلەی پێشمەرگەی دەگرت ئەو کاتی لەسەر ئەو خەمەی کە ئەمە لە دەرێژ من خەمی مارێمان بوو جارەچان ساڵێک بوو بام نەدید بوو بام هات سەری لێدام دیتم دوایە بە تەنیا دانیشتین گوتم بابەگە دەزانی زۆر عەزیەتت دەدەن و زۆر ناخۆشەوەوانە دێمەوە گوت ناکوڕم مێوە خەمیمەت نەبی ئەمە خەرک زیاتر احتراممان دەگری دەرێ و بابە پێشمەرگەی عائیلە پێشمەرگەنە کوڕیان لە دەرەیە زیاتر خەرک احترام دەگری ئیدی ئەو ئێستاش ئەو ڕێز و احترامەی مارە پێشمەرگە و ئەوانە نەمایە بەڕاستی وەکو پێویست نیان هێشت بەداخەوە نیان هێشت مەسەلەن ئەو ئازادەی قەدیم ئێستا ئەو ئازادە نییە ئەو ژیانەی قەدیم ئەو ژیانە نییە ئێستا گران نییە دۆ دەرنانین بە موسەکی ئەتوکرێتی بی و ساحب مندار بی و مندارت گەورە بن و تەڵەبە بن و بەش ناکە ئەو موسەیە نەک دەیان برێ بە سەدان پێشمەرگە هەیە خەونی بەو ڕۆژەی ناخۆشەی نەدەدیت ئەمە خەونی کەمان هەبوو بەڵام بەداخەوە ئێستا جاشەکان دەیخۆن بەڕاستی جاشەکان ئێستا وەزعیان زۆر لەمە باشترە لە ژیانی پێشمەرگەی کۆن باشترە وا ناشیکەن ئەگەر بیانەوێ بیکەن هەموو شتێک چارەسەری هەیە هەموو شتێک چارەسەری هەیە بەڵام دیارە بەخوایان عەزیان لێ نییە ژیان و گوزەرانی پێشمەرگەی باش بکەن زەم نمونەکی بەسیط لۆ بینم حەزشم لێ نییە ناوی ئەو پێشمەرگەیە برێم ناوی بانەینم بەداخەوە عەمری خوای کرد هەتا مابوو حەمباری دەکرد لەو بازاڕی هەولێرێ حەمباری دەکرد عارەبانەی هەبوو زۆر وەزەی خراپ کە مردیش ئەمن و چەند برادەرێک ناوی برادەرەکەش ناینم هەندێک پارەمان لۆکۆ کردەوە تەقریبەن 20 وەرەقە دامانە عائیلەکەی ئەوە ماساتە کاکە تو لەو ڕۆژەی سەر ڕۆژی پارە زۆرە خۆتە حکومەتی پارەمان هەیە بۆ ژیانی پێشمەرگەی وابی لەبەر چی گوناحە سبێنێ بەسەر میش دادێ هەمیش ژیانی مردەوەدە ناخۆش دەبی سەدان پێشمەرگەشەوە ئێستا ئەو موچەی وەردەگری بەخوای بەشی دەڕۆژی ناکە هەتوو زاماتت هەیە حەزن لە گەڕانە حەز لە سارەیە کوڕەکەت حەزی لێ کچەکەت حەزی لێ تەڵەبەبی بخوێنی مەسرەفی دەوێ ئەوە نییە ئەو شتانە نییە کە دەچی پێشان دەرەی ئەوانش نایکەن کە ڕەفیق خۆتە ئێستا مەسەرەن ڕەفیق خۆتە ئێستا بەرپرسە دەچێ لای ئەوانش دەنێ کاکە وەڵا لە سلێمانی بەجێمان ناکەن مەسەرەن بۆمان ناکەن نایکەن سەرەتای دەستپێکردنم کە پەیوەندیم بە کۆمەڵی ڕەزدەرانی کوردستانەوە کرد لە ساڵی 1970 لە عەدادی زراعی بە کرەجۆ بووم ئەو کاتە مەسوولی شانەکەشمان شەید خەباتە بچکۆل بوو ئەو شەید خەبات بچکۆل کە جێگری مامەڕیشە بوو لە کەرتی چواری جەباری دوای ئەوە من ساڵی 79 حکومەتی عێراق بەعەس لە دژی ئیتفاقی کام دێڤد ئەو کاتی کە جەزائیر ئیتفاقی جەزائیر لەگەڵ ئێران و لەگەڵ عێراق ڕێکۆتن و بۆ ئاشبەتاڵیکردنی شۆڕشی ئەیلول ئەو کاتە ئێمەیان کۆ کردەوە لە ساڵی 79 مانجی سێ بوو ئێمەیان کۆ کردەوە لە دژی ئیتفاقی کام دێڤد مەسیرەیەک بکەن لە ناو شاری سلێمانی بەس ئێمە تقریبا مەجموعە کەسێک بووین چونکە تەنزیم بووین هەڵمان جێڕایەوە و تافمان بە ڕەحمەتی مام جەلال لێدا لەو کاتەدا کەسێکی ئەمنی
جلی کوردی لەبەر بۆ من هەر نەمدەزانی ئەمە هەر ئەم نیشە وەم زانی کوردێکە لە کوردەکانی خۆمان کاتێک ڕەوەن دەمزانی بۆکسێکی لێدام من لەو کاتە بۆکسێکم لە تەختی نووسوانیدا کەوت کە کەوت لە هەموو لایەکەوە چەکم لێ ڕاکێشرا گیرام و دەستگیر کرام و بردیانم بۆ ئیستخباراتی عسکەری بۆست بەینەکەی تەحویلی ئەمنی سلێمانیان کردم داینەوە دەست لازم واسین بەڵام ئەو شەوە تاس بینێ لێ دان و کوتان هەر حرەسیاتێک دەگۆڕا چینێکیان لێداین هەمووش لە ژووری تاک بووین ژووری تاک یعنی فەردی وای لێ هات پاش مانگێک دوای تەعزیب و لێدان و ئەمانە بە کەفالەت بەریاندام هەستام چوومە دەرەوەی خەلەکان بە جادەی ڕئیسی دانە ڕۆیشتم یان لە ناو خەلەکان سواری چارە بووم چوومە دەرەوەی خەلەکان یەکێ لە برادران لە خزمانی خۆشمان کە ناوی مامۆستا لەشکر ئێستا جوێی لێ هەبێ بە دوام کەوتە و کاتە تەڵەبە بوو کوڕە مەیە هەردێم هاتین ڕۆشتین چوینە قەڵازێ ماڵی برادرێکم لەوێ هەر وەختی خۆی خوێندکار بوو لەگەڵ خۆمە لە ئەعدای زراعی بەکرەجۆ کە پەڕینەوە بۆ کە شەو لەوێ مامەوە بۆ بەیانی پەڕاندمیەوە بۆ کەڵەکان لە کەڵەکان بەسەر مەفرەزەیەکی پێشمەرگەی حیزبی سۆسیالیست داکەوتی لەوێ وتیان دەبێ ببی بە کادیری ئێمە من وتم نەوەڵە کاکە من ئەڕۆم بۆ ئێرانەوە شۆڕشی ئێران حیزبی دێموکرات بانگەوازی ئەوەی دەکات چییە کەسێک خوێنەوارە شادەی هەیە لە کوردەکان ئەتوانێت ببێ بە مامۆستا لای ئێمە من ئەچم ئەبم بە مامۆستا لەوێ وەرحاصل خۆم نەجاتدا لە دەستی برادرانی حیزبی سۆسیالیست نازانم لە دواوە بۆم دانیشتون هەندێک خزم و برادری تێدا بوو لەناو ئەو مەفرەزەیە و دویان کاکە ئەمە فڵان کەسە ئەوە فەیسەڵ خەلەکانیە برای شەی سەوا خەلەکانیە ئەمانە بە بنەماڵە جەلالین برایەکە جەلالی بۆ شەهید بۆ ناو خەلەکان سوارە هەبوو لەگەڵ ڕسووی حەمید مستەفای ویسبیان من بکوژن ئێستا زۆر جار بە ڕسووی ئەبینمەوە ئەڵێم ڕسووش من ئەبینێ دەڵێ وڵا بریە هەر ئەو کاتە بم کوژبایە نەما بایتەوە بۆ ئەو سەردەمەی کە ئێستا ئێمە تفو نەعلەت لەو سەردەمەی ئێستا ئاکەین کە پێشمەرگەی خەباتمان بۆ کردەوە خەباتمان کردو ئێمە خەباتمان کرد ئێمە ئارەخە و خۆشی و ناخۆشیمان چێشت بەڵام ئێستا خەڵکی لابەلا هاتووە و دوور لە کوردایەتی هەر ئەسڵ نازانێت بنەماڵەکەشی کوردایەتی چییە ئەمان ئێستا لە پێشن وەکو ئێمە ئەوان ئەیخۆن نەک ئێمە لە 18 ساڵی 1982 بوومەتە پێشمەرگە بەبێ دابڕان تا ئەم کاتەی کە قسە بۆ ئێوەکەم من یەکێکم لەو کەسانەی کە پێش ئەوەی بڕۆمە دەرەوە لە تەنزیمی کۆمەڵایشم کردووە ئەو کاتە کە کەسێک گەچووە دەرەوە ئەبوایە ڕێکخراوی سلێمانی ڕێکخراوی کۆمەڵا تەسکەی کردایە کە تەسکەیە کردی ئەچوویتە ئەوێ ئەو کاتە ئەچوویتە ناوەندی کۆمەڵە لە ناوەندی کۆمەڵەوە پیان تر ئەو کاتە تۆ ئازاد بووی بۆ داوای چتی پێک چ مەفرەزێت شوێنەکە دەکرد من بە بەردەوامی من بۆ خۆم لە ژیانی خۆمان بیدایەتم لە هیچ مەقڕێککە نەماومەتەوە بوومەتە پێشمەرگە لە تیپەکانە هاتوومەتە کەرتی سێ ئەزمەر کە کاک ڕەحمان سیتەچی ئامرکردمان بووە ئێستا بەشێک لەو برادرانم لە ژیانە ماون بەشێکیان شەهید بوون و هەندێکیشیان وەفاتیان کردووە ئێمە لەم کەرتەیە کە هەبووین 23 پێشمەرگە بووین هەموو کەرتەکەمان سەر بە تیپی 40 پیرەمەگرون بوون سنووری کەرتەکانمان هەم دیوی شارباژێڕە ئەمانتوانێت چالاکی بکەین و لە دۆڵەڕوتیشە ئەمانتوانی بیکەین لەبەرەوەی ئێمە کە بەهاتینایە بۆ مەفرەزەیەک بۆ شاری سلێمانی هاتینە دۆڵەڕوت چکم دۆڵەڕوت نزیکترین شوێن بوو بۆ ئەوەی بگەین بە ناو شاری سلێمانی ئێمە چەندەها مەفرەزەمان کردەوە بە ناو شاری سلێمانی ئەو کاتانەی کە من چوومەتە دەرەوە من بیدایەتی سەرەتای تەمەنم بووە خاوەن مەبدەئێک بووم باوەڕم باوە هەبووە
کە دەسەڵاتێکەیە میلەتەکەمە چەوسێنێتەوە میلەتەکەم جینۆسایی دەکا بۆیە بڕیارم ما منیش وەکو هاوڕێکانم بچمە دەرەوە و تفەنگی ئەو تفەنگەی کە تفەنگی شەرەف بووە لە شانم کردووە بۆ هیچ مەبادی من تەنها لە ڕووی مەبادی ئێوە چوومەتە دەرەوە هیچ مەساڵحێک نەبوو ئەو کاتە تاکە مەساڵح کە هەبوو بێت شەهید بوون بووە هەموو کەسێک هەموو من هاوڕێکانم هەوڵی ئەومان ناوە کە زۆرترین چالاکی بکەین بەشی زۆری هاوڕێکانم ئێستا کە شەهید بوون و کە کەمەندان بوون لەو ڕوانەوە لە ڕووی بیرکردنەوەیانەوە شەهید بوون چکم کەسێک بوون خاوەن مەبدە و بیر و باوەڕ بوون ینی تۆ ناتوانانی خۆت لە شوێنەکە خۆت بە کوش بیت ئەگەر باوەڕت پێی نەبێ ئەو سەردەما سەردەمی زێڕینی بە تایبەت گەنجانی وەکو ئێمە بووە هەرچەند بۆ خۆمان ئێمە لە ڕێرخراوە کە ئیشمان کردو و گۆش کراوین کە باوەڕمان بە ڕزگارکردنی میلەتەکەمان هەبووە باوەڕمان بە خاچێکە بۆ کە ناوی کوردستان بۆ لەسەر ئەم خاکە خەبات و تێکۆشانمان کردووە لە ساڵی 1970 بوومە پێشمەرگە لە 3/9/80 بوومە پێشمەرگە ڕۆشتم بە سەرکردایەتی لای کاک مەلا بەختیار بوو دوایی برادرانی خۆمان لە خوارێ پێش من پێشمەرگە بوون هەندێکیان گەڕانە وەکو کاکی ئیمداد و ئەوانە ئەو کاک ئەحمەدیش کۆمەڵێک برادەری کەش لە خوارێ لە منتیقی خۆمان بوون گەڕانەوە بە سەرکردایەتی لەگەڵ مەلا بەختیار بووین ماوەی زۆر هەتا هاتینە خوارێ مەسئولێکمان بۆ دانرا ناوی مامۆستا حەمید بە حەمیدی کێرمشانە یادی بەخێر نەماوە دوایە بۆ دابش کراین بەسەر تیپەکانی کە داوارەکەی بۆ تیپەکەوانە باسی ئەو شەڕێکانیوتمان و یعنی هەندێک شتی بە کورتی بۆتان دەکەم ئەو شەڕێکە لەکانیوتمان بوو لە 15/2/85 لە دەیەکەی خۆمان و لە تەقریبەن لە بادەوان ڕاهەتا دەگاتە سابوراوە ئەوانە ئەوە کۆتایی مفاوازاتەکەی بوو کە شەڕ دەست پێ کردەوە یەکێتی بڵێن ئەو شەڕی بە هەلاج و دابان کە یەکێتی لەگە حکوومەت عێراق گفتوگۆی کۆتایی هات تەمان باسی شەڕی ناو گوندەکەی خۆمان دەکەین ئێستا لەو کاتەی شەڕەکە لە سعات دەوری نوێی بەیانەوە دەستی پێکرد جێژ لە منتیقەی ڕانیەوە لە پێقەی چاقڕنەوانە ڕەت بوو لە بادەوان و لێیاندا لە باقلان لێیانداهات بۆ ئاسیکانی وتمان لەوێش بۆ شەڕێکی سەخت و ئەوان هەندێکیش هێز ڕەت بوو لە دوکان ڕاهات کاکتۆفیقوان لە کانی ماز و لە شەق مەسوودیان بوون ئەوانش هەر لێیاندا شەڕەکە درێژەی خەیان هەتا ئێوارێ لە ئێوارێدا هەندێک دەبابە و عەسکەری ئەلەو بینی هەردوو هێزەکە مابووە دەربازی نەدەبوو نەیدەتوانی بێتە پێشش کۆمەڵک برادەر چوونە خوارێ یەک لەوانە و کاک ئەحمەدی تەنیشتم و کاک محەممەد و کاک فریادە چکەی کوڕەکی کانیوتمانەیە ئەو شەری خۆمانە شید قادر ڕەجەب نەماوە یادی بەخێر شید قادری خۆمان پورزام ئەوانە چوون لە درشادی مام ڕزا یادی بەخێر بە ئاربیزی لە دەبابەکەیدا ئەو برادەرانە چوونە سەر ئەسکەر و ئەوەکان ئەو ئەسکەرانی کە لێبوون زیاتریان ئەوی ڕای نەکرد کوژرا بەو شێوەی بوو شەڕێکی کانیوتمان بۆ ئێوارێ پێشمەرگەی سحابی کردو بەرەو دەشتی کۆی ڕۆشتین وانە کۆمەڵک پێشمەرگە شەهید بوو بریندار بوو دێهاتەکان هەموو بوو بەیانی حکوومەتی عێراقات ئەوەی خانی قوڕ بۆ مووی سووتاند و ئەوەی کە بە بندۆزەری بە شۆفڵەوانە توانیان بێ ڕوخێنن ڕوخاندیان وانێکە تیئەنتیان لێدا و تەقاندیانەوە منتیقەکان هەموو وێران کرد خەڵکەکەش دەربەدەر بوو هەر یەک لەوانە هەمووان سەعاب ماڵ بووین هەر کەسە ماڵەکانمان برامانیان کەس و کارمان بردیان بۆ شوێنێکی ئەمین ماڵ و عایلەکانمانیان جێنشین کرد لە شوێنێکی ئەمە وێنەی ساڵی 1970 شۆرشە ئەیلول لێرە منتان بینیەوە خۆشتان منتان ناسیەوە تەمەنم 17 ساڵ بوو کە پێشمەرگە بووم بوومە پێشمەرگە هەتا 75 ئاش بەتاڵەکە کرا من پێشمەرگەی پارتیم لە سنووری تەوێڵە ئەوە لەو ڕسمەی ئەوە ئەو تۆ پوشتانەمان حاضر کرد بوو سەردەمی ئەو بوو ئاخر ئەنفال بوو وابزانم کەلوپەلەکانمان لە کونا ئەشکەوت و شاخەکان شاردەوە ئەوجا ئەو کاتی ڕسمەمان گرت ئەم یانەیە ئەم کەسەی کە جامانەکەی بەسەرەوەیە
ئەمە ناوی ساڵحە لە قەبەکەی بەڕەحمەت بێ پیانەوە سالە ژەنیاوی چکم پیاویکی سوورکار بوو. ئەمە لە شانەخسێ شەهید بوو. شەهید بوونەکەی شەوێ قەسب بووە، لە ناو خەیمەکەیە خەوتووە، پارچەیەک لە ساڕوخەکە لە سنگی یاوە چۆتە بەردڵی کەوتووە. بەیانی تا برادەرەکانی چوونەتە سەری وتویانە کاکە بۆ هەڵناسی لە خەوە و هینوانە کە ڕایان وەشانوە بەداخەوە سێریان کردوە ساڵح شەهید بووە. ئەوە ژیانی پێشمەرگایەتی و ئەوە گوزەرانی پێشمەرگە بووە. ئەوانەی کە ئێستا لاف و گەزا بەسەر ئێمە لێن شەرم لە ڕەفیقە شەهیدەکانیان و کە مەندان بۆکانیان بگرن. زاوە یادگاریم لەگەڵ ڕسمەی هەیە. ئەوە ساڵی پاشی برین مانجی 11 بوو، دوسێ مانجی پێچ بووە 83 مامزەلال هاتە باریستان. لە ژانم دوو مامزەلال نەدیر بوو، زۆرش حەزم لێ بوو. لە جەولەشدا هاتینەوە کاتیکە هات کە خەبەریان داینێ لە جەولە بووین هاتینەوە گوتیان مامزەلال هاتە باریستان. ئەمەش تامەزرم مامزەلال ببینم. کە چوین هات بووە نێزیک کەپرەکەی مەقەرمان لە سەرەوە بوو، کەپرەش خۆشمان کرد بوو، هاتە وێنەرێ. لەوێ ئیدی تۆقەمان لەگە کرد بە خێراتما کرد و حەزمان لێ و ببینین. باوەڕ بکە ئەمنی دی زانی ئەمن پێشمەرگەچی فەقیرم. ینی دوایە ینی فکرم لێ کردەوە چکە کراسەکەم لەبەر بوو لەگەر شەروار ئیدی پیشنێن و تاخموانم بەس بوو. عەلی عەوێزی بان کرد، یادی بەخێر عەلی عەوێز نەمایە. عەلی عەوێز مەسئول دارایی مەڵبەند بووە کاتی 15 دیناری لۆ من سەرف کرد. گوتی بدە و پێشمەرگەی بۆ بەیانەکەی هات 15 دیناری دامێ. چوم ڕانکچۆغەرەکە پێک قاتی کوردی لەوێ هەبوو، دوسێ خەیاتی لێوە پاریستان. قاتەچ کوردیم کڕی بە 13 دیناری. یعنی مامزەلال خەرچی دەخیندەوە. مامزەلال بەڕاستی وەسفی ناکری. دووربین بوو، زەلامەکی زیرەک بوو بەڕاستی. ئەگەر ئەویش ما بایستا ئەو ژیانەی ما ئەوها نەدەبوو بەو جۆرەی نەدەبوو. طبعا کاکە ڕوا نەهامەتی زۆر بوو لە پێشمەرگایەتی، زۆر دیمەنی ناخەژێن و دەتەزێنە دەدیت. ئەو دیمەنانێکی قەت لە بیرم ناچی مامۆستازانە بەرپرسی تەنزیمی ئێمە بوو، بەرپرسی تەنزیمی ئێمە بوو لە شەڕی چیای ورسەتی لە تەنیشت ئێمە بریندار بوو گولێک بە سینجی کەت. لەوێ یعنی پێویستی پێ بوو نزیف داخلی بوو، پێویست بوو لە شوێنێکی ئەمین و ئارام و خەستەخانە و ئەوانە. بەڵام 2 مەتر بەفری تێدا بوو شاخەکە. معاون توبیەکمان لەگەدا بوو. طبعا معاون توبی بۆ تداوی سەرەتایی شتیها دەکرێ ناکرێ خۆت و عملیاتی بۆ بکەوی. یعنی لەو کاتێک کە ئەو خوێنی لێ دەسۆڕا 20 گول لە ئاربیزی لە دەور و پشتت بە ئاردی دەکات، هێرشێکی چڕ و پڕ لەسەرمان بوو. جا لە هەمووش ناخۆشتر کە ئەو کاتێک کە شەهید بوو بەڕاستی بەداخەوە نەماتوانی بیگەینە جێشی ئارامەوانە. جیرفانەکەمان دەرهێنا بۆی چی پێ بۆ عائیلەکەی دوای بۆی بینەوە. نامەکی لە جیرفانی بوو، لە نامەکەی نووسرا بوو 25 دینار لە ناو بەڕکمە هی من نییە، نەسریەی پێشمەرگەکان ئەگەر شەهید بووم لە پێشمەرگەکان سەرفیکەن، بەس ئەو 25 دینارش پێ بوو. جا دیمەنی لەو بابەتەی گەلێک زۆر بوو. مەسەلەن دەدی پێشمەرگەک لە تەنیشت و بریندار دەبی، ئەگەر لە شوێنێکی ئەمین بی ڕەنگە چاک ببیتەوە، ڕەنگە برینەکەی سووک بووە، ینی برینەکەی سووک بوو، ڕەنگە ئەگەر شوێنێکی ئەمین بایە خستخانی نزیک بە چاک دەبوو. بەڵام لەو شاخ و چێوانەت و لایەشی دەبووە بەرگریت کردبایە شەڕت کردبایە، لە لایەشی لەسەر پشتی هێسترێ هاتە دەگەیان دەجێیەکی ئەوە تۆزێک ئەمین گیانی لە دەست دەدا و شەهید دەبوو. بەڕاستی لەو دیمەنانە گەلێک زۆر بوون لە پێشمەرگایەتی. ئێمە ئەو سەردەمانەی کە پێشمەرگە بووین نان نەبووە بیخۆین، پارەمان پێ نەبووە، جلمان لە بەران نەبووە. سەردەمی پێڵاوی لاسیک بووە، سەردەمی وەنەوشە نەبووە. بەشێکی زۆر لەو برادەرانی کە ئێستا دەوڵەمەندن وەکو منشم و هاوڕێکانیش پێڵاوی لاسیکیان لە پێیا بووە. بەڵام ئێستا
بۆ گەشتون بەم دەسەڵات و بەم سەروەتەی کە ئیبینیت بەڵام بەشێکی زۆر لە هاوڕێکانی ئەوانەی کە ئێستا ملیۆنەرن یا شەهید بوون یا کەمەندان بوون یان ئێستا لە خوار ژیانی زۆر ئاساییەوەژین کرێچین مناڵەکانیان محتاجن خۆیان تووشی ئەنواعی کێشەی عایلی بوون لەبەر ئەوەی ئەمانە توانای مادیان زۆر کەمە. ئەو سەردەمانی کە ئێمە پێشمەرگە بووین نانی خەڵکمان خواردووە کەسمان پارەمان پێ نەبووە مەطعامێک نەبووە بچین نانی تیا بخۆین و بڵین ئەوە بە پارەی خۆمانە چین نانەخۆین نانی خەڵک بوو لەو لادیانیان لە دەرگای هەرچی ماڵێکمان نابێ وەکو ماڵی دایک و بۆچ خۆمان دەرگیان لێکردوونێتەوە خەڵکیش ئەو سەردەما فەقیر بوو ینی من جار هەبوو بە 4 مانگ برنجێکم نەخواردووە هیچ برنجێکم نەخواردووە شلەی زۆر تەبیعی شلەی بە بێدۆشاوم ئەنواعی جار خواردووە نەک یەک جار سەدەمین جار هەموو جلەکانی بەرم لە عەرەقە ڕزیوە یعنی خۆشتن تەبیعی بووە تۆ خۆ دەشۆی بەس کە ئینسان خۆشت نابێت جلێکی پاک لەبەرکواتەوە بەزمە من خۆم شۆم خوارد جلە پیسەکان و ئەسپیاوەکە لەبەرەکەمەوە خۆی چکە لەبەر ناکەمەوە بۆیە ئەمانە هەموو کەسێک کە پێشمەرگە بوو بێ ئەم حاڵەتی کە من باسیەکەم بە تەبیعی وەریگرتو لە سەرکرداتی داهاتی نەخوارێ و کاک ئەحمەد دژمان لەگە بوو کاک تۆفیقیش بوو هاتی نەخوارێ بە منتیقەی دۆڵی جافەتیدا شیرکاتیدا لەو دیوی سەفرە و گەڵاڵە شەومان لێ داهات کردێ بەفر و باران و ئەە لە سیا کوڕکوڕی پێشمەرگەکمان لەگە بوو کتێ من شارەزاما کە وای دێهات تاریک داهات و بۆ بەفر ڕێهێڵە کەس چاوی نەدەدیت ئەمنیش فیشەک و جانتا و شتەکەم قرس بوو خۆڵنج و برکم کرد تووشی نەخۆشیێکی بووم بە هیچ شتێکی دەرباز نەدەبووم ئەو برادەرانە هەڵیان دەگرتم بە هەر ڕاکێشان بێ بە هەر نەوەک بێ گەیاندیان مەدێج لە دەیەکەی ئەمن بورا بوومەوە تەبان کە بورا بوومەوە ئەوان گوتیان تازە دەمرێ بەیان تەقریبان ئەمنیان دەمن بێ ئەمەل ببوون کە ئەمن دەمرم تەسەممم کرد بوو گۆشتی کەوم خوار بوو هێلکەشمان پێ بوو هێلکەکان گومانی ئەوەی لێ دەکەم هێلکان بە گەرمی هەڵماگرت لە پشتمان بەس بوو لە ڕێگا وەکو بڵێن خراب بوو بن هێلکەکان هێنانی نۆدەیەکی ناوی لۆتەر بوو لۆتەر نەبوو کاک ئەحمەد لەوێ ئەمن بورا بوومەوە کە بە خەبەر هاتم بەهۆش خۆم هاتمەوە هەستم دەکرد زگم عیب نەبێ زگم وەکو بڵێن ئاشێکی مەچینەکی خڕەخڕی دەکرد نەزیک بوو لە ناوێدەم عیدەم هەموو خوێن بوو بدیانە بۆ دەیەکی وتیان ئێران نزیکە لە حکومەت شارستێنی ناو بوو سواری کەرەجان کردم عیب نەبێ بردیان مە شارستێنی کە بردیان مە شارستێنی عیب نەبێت چوومە سەر ئەوانە هەر بەس خوێن داهاتە خوارەی من بەس ئەم زۆر خراپ هاتینەوە بۆ منتێک خۆمان و لە منتێک خۆمان درێژەمان بە پێشمەرگایەتیدا بۆ شێوەی بوو کاک ئێمە وا بووین دەستمان بۆ پارەی شۆڕژ نەدەبرد پێمان کفر بوو گوناح بوو یەک پێنج پلس بخۆین پێشمەگە چییە بوو پێشمەگە لە شاق چییە بوو بڕوا بکە پارەت دابای لێ وەرن دەگرتی ئەیوت بۆ چیمە چی پێەکەم پێشمەگە بەو داماوەژ ئێستا هاتوتەوە هەمووی بەڕەلای سەجادە و کراون گوناح نییەوە گوناح نییە و شۆڕژ گەرانەوە لێ بێت محتاجی دەستی خەڵک بن گوناح نییە موچیان نەدەنێ بەچەند مانگ اینجا موچێکیان پێ بدەیت لە چی وڵاتێکە ئەو پرۆسەیە هەیە ئەو سیستەمە هەیە پێم بڵێ کام وڵاتە لە هەموو دنیادا بیەنە ئەو سیستەمێکە لە کوردستانە پیادە دەکرێت لە کوێی دنیا هەیە ئەو هەموو عەزیەت و کوێرەوەری و سارد و سەرما و شەڕ و لێدانجا بەرگەی ئەو جێیشی عێراق بگرێتەوە تەنانەت کلاشکۆفێک لەگەڵ چەند فیشەکێک ئینجا بیکەیسێک ئارپێجێک ئەو چەچی قورسی هێزی پێشمەرگە و بەدەگمەن دۆشکاگە لەسەر شاخێک لە شوێنێک هەبایە و یان مەسەرم بەکاریان هێنابایە بەرگەی ئەو هەموو هێرشەی دەگرت بەرگەی شەڕیەگرت بەرگەی سەرمایەگرت بەرگەی گەرمای ئەگرت بەڕاستی دوور لە خزم دوور لە کەسایەتی دوور لە هەموو خۆشی و ئازادیەکان ڕەغمی ئەوەی تۆ پێڵاو یان قاتێکە دەدڕاب ئیختیداری ئەوە نەبوو بیکڕیەوە چکە نەبوو موچەش نەبوو لە موچە ئەگەر لە دوایدا موچەیەکی زۆر کەم بەشی ئەوەی ناکرد پێشمەرگە بوو ماڵ و مناڵیە بوو بە ناچاری لە ماڵ و مناڵی بربوو لە شاخ یعنی وەرە تۆ ماڵ و مناڵت هەبێ و کەس هەبێ و ئەو جا بڕۆ بۆ موچەکەمەی و ئەوانە ئیدارە بکە مەگەر برادرێکی دەوڵەمەند ڕەفیقی باە جار بەجار پێڵای بۆ بکڕی باە یان
قاتێکی بۆ بکڕیوە بۆی بناربیان کە سوکارەکە لە ناو شارە بۆی بنێرێ زۆر زەحمەت بوو ژیانی پێشمەرگاتی ئەوەندە ئاسان نەبوو لە شاخە بەڕاستی ئەوەندە ئاسان نەبوو ڕەغمی ئەوەی کە ناوی خۆی بەخۆیەوە بوو پێشمەرگ بوو ینی مەرجی خۆی پێش هەموو شتێکدانا بوو لە پێناوی ئازادی خاک و نیشتیمان و کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمە نەهامەتی چێت و دائیمەن ئەو نوع خواردنێت و دەیخۆی نەبووە سە بۆ نمونە خواردنمان زۆر بەیەگە لە مەقەڕەکان باینە برنج و مەرەگە بوو لۆمان داات لێمان دەنا تەباق خۆمانە بوو خەفەریاتە بوو هەموو پێشمەرگەک ڕۆژێک خەفەر بوو دوو کەس دەبوونە خەفەر بەسڕە ئیدی ئەگەریش جەولەمان کردبایە دەبایە بچوبینە تەوزیع باینە سەر گوندەکان لە گوندەکانجە چوونە دوو کەس دەچوونە ماڵان دەچون میوانان ڕادەگرن دادەنیشتی نەگەر خوارد سبایە دەما خوارد ئەوان نەبوو مەسەلەی کارەسات و شەڕ و نەهامەتیش بەڕاستی معدل شتمان لەسەر بوو ناخۆشیمان ترس مەسەرەن بۆ نمونە شەڕی بێتواتەی کرا زۆری خایان دوایە بۆ مفاوزات جغارن نەبوو بە ئەوەی خۆت نەبوو پارەت نەبوو بەڵام ئەمە ئیمانمان بەو شتانە نەبوو یعنی بۆ نمونە جارێکی پارەم پێ نەبوو بەس پارە یەک ساردم پێ بوو گوند هەبوو ئەوەیان لێ بوو توکانی دوخۆ دروست کرد بوو دەیفرۆشت چون بەس پارێ ئەو ساردەم پێ بوو برادرش شما سەلامی کرد ئەویش داوای ساردەشی کرد نە ئەمن دەمویست ساردەکەی زوو تەواو بکەم چکە دەبای پارەی بدەم پارەشم پێ نەبوو نە ئەویش دەیویست زوو تەواو بکە ئاخری دوایە پێکەوە دوای پاشی دوسێ ڕۆژی ئەو باسی کرد گوتی ئەم پارەم پێ نەبوو بەسە پارەی ئەو ساردەم پێ بوو گوتم وەڵام ئەمیش پارەی ئەو ساردەم پێ بوو لۆیێ خۆمان تاخیر کرد ئەمە قسە مەسەلەی پارەی ئەوها بوو لە ماڵەوە گە پارەیان ناربوو ئەگەنا شۆڕش مانجێ 5 دیناری دەداینێ دوای 30 ساڵ حکومڕانی ئەوانە ئێمە لە یەک بواری نەمانتوانی یەک هەنگاوی بچینە پێش هەر لە کەرتی کشت و کاڵکردی تەندروستی کورە لە سەربازی لە نازانم لە یەک بواری ئەمە نەمانتوانی یەک هەنگاوی بچینە پێش دوای 30 ساڵ حکومڕانی بۆیە گەنجی کورد لێرە بێئومێد بووە کوردستان بەجێ دێڵی لە بەرامبەر ئەوەش خەڵکی بێگانە دێتە کوردستان عەرەب دێ بۆی خۆشە ژیانی باشترە لێرە یعنی ئەوانە زمینێکی وایان دروست کردێ کە خەڵک ئومێدی نەمێنی دوایە دەبینی گەنجی کورد دەبینی لە هەولێر و سلێمانی خەون بە 100 مەتر عاردیەوە دەبینی کەچی منداری مەسوولەکان ئێستا لە هەولێری منداری وایە دەیان پرۆژەی هەیە یەک لە پرۆژەکانی بگرە یەک لە پرۆژەکانی تەمەشاکە کە ڕەنگە 1500 2000 خانووی لە یەک پرۆژەی هەبی یەک خانووی لێ بگرە بای 7 ملیۆن دۆلاریە بای 6 ملیۆن دۆلاریە بای 5 ملیۆن دۆلاریە یەک لە پرۆژەکانی ئەو مندارە سەرکردەیەی بفرۆشە کێشەی نیشتە جێبوونی هەموو میلەتی کوردی پێ چارەسەرەبی باشە بەداخەوە یعنی خەڵک شۆڕشی بۆ ئەوە نەکرد لە پێشمەرگایەتەکەی پەشێمان نیمە لەبەر ڕۆژگاری ئێوە ڕۆژێکە ئەمە بووینە پێشمەرگە ئەوەی دەویست یعنی یان دەبوو تەسلیم بە ڕژێمی بە عەزبی ببێ جاش یان ببێ مەفرەزە خاسە یان عەسکەری بۆ بکەی یان ئەوە تا دەبی پسی بەرامبەری ڕابۆسی و شەڕ لە دژی بکەی ئەمە لەوەی پشێمان نیمە بەس بەڕاستی کە دەبینی هاوتەمەنەکانی خۆمەوانی کە لەگەرە من هاوتەمەنی من بوون ونیا ئەوان ژیانیان هیچ عیبی نییە لەبەرەوەی ئەوان ئەو تەمەنەی بۆ خۆیان لە شاری خەریکی کار و کەسابەتی خۆیان بوون و خاوەنی هەموو شتەکەن ئێستا عیبیان نییە ئەوانی کە شۆڕشیان کرد پێشمەرگایەتیان کرد ئەوانە شۆڕژیانی قوربانیدان بە کوردی پێیان بۆ ئەو دەسەڵاتانەی بۆ ئەو دەسەڵاتدارن کە ئەو ڕۆکە حکومڕانی ئێرە دەکەنی هەرێمی کوردستان پێم خۆشە ئەوانە قەزافی ببینن پێم خۆشە حوسنی مبارەکی ببینن پێم خۆشە سەرۆکی تونس بن عەلی ببینن کە چۆن کەوتنە بن دەست و پێی خەڵک و خەڵک بە شەق لەسەر کورسی دەسەڵات هێنانی خوارێ خەسەم بۆی خۆیان گەورەی ئەوانە خۆیان باش نەکەن ئەوڕۆ ناسبەی وەڵڵا خەرک ئەو کۆشک و تەلارانیان بەسەر سەریدا دەڕوخێنی
يعني دوای ئەوەندە ساڵە خەڵک چاوەڕی کاکە تۆ موداهات و سامانی ئەو میلەتت بردیە خەڵک ئێستا بەس ئەوەندەی دەدەێت خۆت باشکە کەسی ڕۆژ لە ڕۆژ خراپتر نەوانە خەباتمان بۆەوەی کرد کە لە ئایندەدا دروشمەکەمان وانە بوو کاکە ئێمە بڵێن نەڵێن کۆمەڵە بووین کۆمەڵی ڕزدرانی کوردستان بۆ خۆت باش دەزانین سۆسیالیزم بۆ ئەسڵەن عەدالەتی کۆمەڵایەتی دەبایە جێبەجێ بکرێت عەدالەتی کۆمەڵایەتی یەکسانی لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵدا بەسکرد بووە هەیە ئەو عەدالەتە هەیە ئەو یەکسانیە هەیە نەخێر نەوەڵە بۆ ئەومان نەکرد کە ئێستا کۆمەڵێک لە دوورە وڵاتەوە بێن ئێستا هەموو شتێک بوون و سەروەت و سامان و بە کەیف خۆیان تلاتێنی بە سەروەت و سامانی ملێتەوە بکە و پێشمەرگە فەقیرەکەش لە بازاڕە کاسبی بکات و لە برسان بمرێت و لە برسا هیچ نەبێ من پێشمەکەم پێشک دێ کاکە ئەماڵی کردووە پێشمەکەم پێشک دێ هیچ دەکە کاسپێک نەکە ئەسڵە موچەکەی ئەوەی نییە پاش دوو مانگ موچەیەکت بۆ دێ موچەکەی چییە؟ موچەکەی چییە و پێشمەکە قوڕ بەسەرە ناوەڵە پێم شک دێ ئێستا مستەشار هەیە زۆر لە شەیدە قارەمانەکەمان لە ئیمامە ڕێکشەی زۆر موچەکەی زیاترە لە پای چی؟ ئەو بێخەمیە بەرامبەر بە هێزی پێشمەرگە بۆ بەرامبەر بە پێشمەرگە قارمان و تێکۆشەرەکانی شاق بۆ بەرامبەر بە کەسانی بە شەیدان بۆ بە بنەماڵەی شەیدان بۆ بە کەسوکاری شەیدان بۆ باش ئەو هەموو هیلاک و مادووبوونی پێشمەرگە و تەسیە توا خەڵک بۆ ئەوەی کرد ئێستا ئەوها خەڵکەوە هاالێکان ئێمە بۆمان کرد خەڵکەوە هاب تووشی ڕزارەت و ماڵوێرانی و ماڵکاولی ببێ ئەمە بۆمان نەکرد بەس بەداخەوە 100 دادارم بەداخەوە ئێمە بۆەوەی کردمان خەڵک بەڕاستی بحەسێتەوە خەڵک ژانی خۆشکە خەڵک لەبەر بەروبوومەکەی مە بحەسێتەوە بەڵام على ئەسە وەڵڵاهی وا دەرنەچوو ئەمە وامان نەکرد وا دەرچێ ئەمن بۆ خۆم پاشی ئەومە پێشمەرگاتی و مادووبوون و هیلاکبوون ئێستا پلەکەم مقدەمە وەڵڵاهی جاشێک بەقەدەر من عاشەکەی وەردەگرێت کە جاشێک بەرامبەر ماوەستاوە تەقەی لێکردوینە پلەکەی من بەرزترە باش خۆم بۆمان ڕێسم بۆ خۆم ماسی دەفرۆشم هەر زۆر عیبە بۆ ئەو حکوومەتەی پێشمەرگەک پاشی ئەوەندە هیلاک و مادووبوونەی بێ ماسی بفرۆشێ پێنج کوڕم لە جامیعەی پێگەیاندووە جامیعەی سلێمانی پێتەواو کردوونە دەستە حسابی جیفانی خۆم و هیلاک و مادووبوونی بە شایەدی ئەو پیاوانە کە ئاگان لێ بووە ئەوانە دەزانن کە کاسی من نەکرد بە لەوانێ بۆ معاشەی دارم نەکرد بە نەمتوانی بە ئەو منداڵانە پێ بگەێنم بیانکەم بە مامۆستا و بیانکەم بە ئەوە بتوانن ژیانی خۆیان تەمین بکەن کە موچەکە وەرگرت دەڵێن بە تەمان موچەی نیم هەتا جارەچکە دێتەوە یعنی هەتا ئەو ڕۆژەی موچەکەی وەردەگرم بە تەمانیم بە سەلاحەتە هەر باشم گوتە لە ماڵێ هەر واشم گوت وەڵای گوتما من بە تەمانیم ئەو جارەی لە دوام موچەی وەرگرمەوە ئەگە وەرم گوت دەڵێمەوە وەرم گرت یعنی بەڕاستی ئەوە نییە هیچ شتێک نییە بڵێ وەڵی ئەتوو زامنی حیاتت کراوە بۆیە بە 100 ڕۆژی بدرێ بۆیە مە مانگەی جارێک بدرێ 100 فەشی کردووە جارە بۆ مانگەی جارێکی دراوە ڕازی نیمە هەتا سەر ێسقا ڕازی نیمە ئەگە دەسەڵاتم هەبێت لەوا دێ نەک ڕازی نیمە ئیجراعاتیش دەکەم بەڵام دەسەڵاتم نییە ئەوانەیە کە کەم تەرخە من بەڵام ئەوانش زەرەدیان ئەوانەیە کە بەڕاستی ئەو خەڵکیان پەراوێز کردو پێم وایە بێ زەرەتمەندی گەورە بۆ خۆیان دەبن لە کۆتاییدا ئەوان زەرەتمەند دەبن میلەت سەرکەوتن بۆ میلەت و بۆ ڕاستیە جەماوە سەر دەکەوێت بەسەر هەموو دەسەڵاتدار و ستەمکارەکی چونکەوە مێژوو شایەدا زۆرمان بەڕێکرد ئەمن هەر لە تەمەنی خۆم لە عەبدولکەریمیەوە ببیرم دێ الحەمدولله نەوەڵا کاسبی دەکەم لە خوای بەزیاد بێ یارمەتی حکوومەتیش دەدەین پارەی کارەبای دەدەین پارەی ئاهوێ دەدەین پارەی زەریبەی سارە و گومرگ و هەموو شتێکی دەدەین لە خوا بەزیاد بێ حکوومەت بەزی باش لە سایمە نەوەڵی دەسای حکوومەتە نیە معاشەکەشمەوە ڕێک بێ بۆتان باز ناکەم بەڵام معاشەکەم بەقەدەر یەک فەڕاشی دەرکای مەسئولەکی نییە کەس ئەسلەن ئەوەی کردوێتی هەمومان ئەگەر هەمومان باغڵمان گەڕابانە ئەو جەماعەتی پێ بە هەمومان 50 دینارمان پێ نەبووە لەوانەوە من دێڵم زۆر یعنی ئەو هێزەکەی بڵێن چەندی بوو من قەت 50 دینارمان پێ نەبووە والله من خاڵ عمەرکانیێتمانی خاڵم بوو ڕەحمەتی خوای لێ بێجا من دزگەرەوە شتم نەدە خوار هیچ شتێکم پارەم سەرم نەدەکرد من 4 منداڵێکم هەبوو 6 دینارم پێ بوو لە دەشتی کوێبان لا چێنی بە حەتەم دەگوت ئەوەم دێ مریشک بە 3 دینارم مریچ خۆماڵی ئەو دەی مەعمەل شت نەبوو دەنگ بەخوای ناتان دەبێ یعنی دڵم نەدات مریشکێکی بۆ خۆمان بخۆین لەبەرەوەی ماڵ و منداڵمان نەبوو معانات چێکا کارە وەڵا ئەو ئیشانێک عەرزم کردی وتم ئەگەر حکوومەت مەبەستی بێ شتەکان زۆر ئاسانە بۆ نمونە ڕێگە میلەت چی دەوێت کاکە ئێستا خەڵک چی دەوێت ئاوی دەوێت کارەبای دەوێت ڕێگاوبانی دەوێت ئەو معاشی ئەو موچێک کە دەراوێتێ
بیدرێتێ لە کاتی خۆیدا دەنا خەڵک چی لە حکومەت دێ وڵا خەڵک ئەگەر حکومەت مەبەستی بە ئیشەکان هەمووی زۆر ئاسانن بە زیادەوەش دەتوانێت بیکە بەڵام ئیهمالە نازانم ئیشی بە خەڵک نەماوە هۆکارەکەی چییە تاوانبارین لەوەی کە ئەم فرعونانەمان هێناوەتەوە کردومانن بە فرعون بەسەر خۆمانەوە بەسەر خەڵکیشەوە بۆچی خەڵک ناحەقیەتی یعنی کەسی شۆکت تۆ تەقەڕوجت کردوکە کە حەقی خۆتە تەعین بیت باشە ئێستاوەتە بە 30,000 کەس خانەنشین کراوە یەک کەس لە شوێنەکەی تەعین ناکرێت بەڵام بە بەردەوامی لێ هێزە ئەمنیەکانە خەڵک تەعین ناکرێت باشە بۆچی بۆ ئەم پیاوێکی مەدەنی مۆزەفە بۆ ژنێکی مەدەنی مۆزەفە بۆ ئەمە لە هیچ شوێنێک تەعین نابێت یعنی ئەم مۆزەفە تەقاعد بووە مۆزەفێک بخەیتە شوێنەکەی بە عینەن شەهادەکەی خۆیەوە بۆ ئەم دامەزراندن نییە بەڵام بە ئێستاشەوە یعنی هەتا ئەمڕۆژ بە بەردەوامی خەڵک لە دەستگا ئەمنیەکان و لە هێزی هەفتا و هەشتا و نازانم زێڕەڤانی و چۆ ئەوە تەعینە بێ ئەی باشە زەحمەنە بێ ئەم پارەی لەکوێ هاتووە ئەمە چۆن تەعینە بێت و چۆن پارەی بۆ تەشخیص کراوە ئەی باشە بۆ پیاوێکی مەدەنی بۆچی نییە ناوڵە ڕازی نیمە دەشتانی چاشیکەن بەخوای دەتان چاشکن ئەگە پێتان چا ناکرێ کاکە ئەو کورسە چێ دانیشتی لەسەری هەتوو بەرپرسی منی هەتوو گوناح نییە من مەسەرەن نەجاشاتیم کردێن نە پیاوی حکومەت بوومە نەخیانەتم کردێن نە دزیم کرد نە گەندەڵ بوومە کاکە بەجددی کردیتم لە هیچ شەڕەکیش هەتا ئێستا بەبیرە خۆم نایە ڕەفیقەکانم لەوانەیە بمبینن ئێستا لە هیچ شەڕێکی پاشە خشەم کردبی یان سەحم کردبیتەوە یان هەرات بوو لە هیچ شەڕێکی بەڵام ئەوە بەداخەوە ناوەڵە ناڕازینە ناوەڵە عەزمان لێوە حکومەتەی ما حکومەتەکی دەرس وەگرین لە دەوڵەتەکان کە زۆرش ئاسانە ئەمە هیچمان کاکە نەفتمانەیە هەتوو سیاحەت هەیە هەتوو هەموو شتێکت هەیە بەڵام ئێستا بۆچی نەیکەن هەموو لەوانەیە چەند کەسانێک سوودمەند بوون بەڵام بە ملیۆن خەرک زەرەرمەندە زەرەرەکەش نادەنەوە ئێستا مەمنونی کاکە موچەکەشمان دەنێ موسەرە مانگان ئەویش نادەنی مەسەر مانجی دوازدەیان نەدا کاکە ئەو مانجی دوازدەیە تەئسیر لەمە دەکا ئەتوو دەوی بچی قەرکەی جێ ئەو موچەی بگریەوە کە موچەکەش وەرگە دەبی قەردەکەی بدەیەوە کەواتەوە چ خۆی لیا بەداخەوە وەڵڵاهی زۆر جاران عیلاج نییە گەنا بێزاری بەڵام دەسەرات نییە دەسەراتەکەتەوەیە بەس زمانەکەمان ما پێیان برین کاکە وەڵڵا حکومەتی خۆمان خۆش دەوێت وەڵڵای عەزم لێیە کورد پێشکەوی وەڵڵا عەزم لێیە شارەکەم جوان بی بەڵام کاکە تو چی پارەت نەبوو چێت و ئاور لە من نەداوە خر نابی بە سەدان پێشمەرگێ هەیە وەزعی زۆر خراپە کە ڕەفیق من و بە تەلەفۆنات و یەکتر دەبینینەوەن هەمویان نەفسی مەساتی منیان هەیە ئەگە زانی باوان بۆی بە حیاتی ڕۆژێک چەکداری نەدەکرد ئەگە بۆ ئەو ژیانی ئەوە گەڕۆ بێ ئەگە خەرک بوو ئەو کورد بە ئایستا فەرموو کەسا بۆ کەس ناکە یعنی موچەکت دەداتێ موچەکت دەداتێ موچەکەش یعنی بەڕەوا نابینێ یعنی فەرمووی ئێستا من پلم نایب زابتە پلم نایب زابتە یعنی ڕەفیقی من هەموو ئەوە بە مقەدەمە و ئەوەی ڕەفیقی من نایب زابتە ئای نایب زابتە ڕاستی هەفتانۆ پێشمەرگە بی و هەتا ئێستا عەردە شمەردەکەوتە بە قورعان یعنی عەدالەتی لەو ئەوەزعیدا زۆر هەیە نەوەڵایەوە عەدالەتی تێدا نییە یعنی ئەگەر هاوێ یعنی بەڕاستی هەموو کەس خەباتەکەی پەشیمانە